ساڵۆنی لاپەڕا نۆ ناوەندی هونەری مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە درێژەی چالاکیەکانیدا لە شاری هەولێر مەراسیمێک بۆ ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند ئەردەڵان بەکر ساز دەکات. ئێستا چینە لای پامنێرمان سیروان حسین و گفتوگۆی زیاترەکەین. سیروان سڵاو لێبێ. ساوسان سڵاو لە تۆش ئەم کاتە باش. بەڵێ بۆ ئەم یادا ئەمڕۆ چی ڕێک خراوە؟ بەڵێ سەوسان ئەگەرچی ئیسا نزیکەی 13 ساڵ بەسەر کۆچی دوایی ئەردەلان بەکردا تێپەڕێ، بەڵام هەوادارانی ئەوانەی کە جوان لە دەنگی ئەو ئەگرت تا ئیسا لە یادیان نەکردووە تا ئیسا لە بیرانە. بۆی ئەمڕۆ مەراسیمێکی بۆ ڕێگەخرێ لێرەت، ینی مەراسیمێکی شایستا بێ، باسی لە کارە هونەرەکانی ئەردەلان بەکر ئەکرێ کە وەکو ناسراو بە ئەردۆ ناسراو لە شاری هەولێرە. ئەگەرچی خۆی تەمەنێکی کەمی هونەری هەبوو یاخۆ لە تەمەنێکی کەمە کۆچی دوایی کرد، لە تەمەنی 42 ساڵیدا کۆچی دوایی کرد ئەردۆ، بەڵام خەرمانێک لە کاری هونەری هەبوو، نزیکەی 8 ئەلبومی هەبوو، 8 ئەلبومی بڵاو کردبووەوە. ینی کاری هونەری زۆر گەورەی ئەنجامدا بوو، بۆیە هەوادارێکی زۆری هەبوو، خەڵکێکی زۆر گوێ لە دەنگی ئەگرت، بۆیە تا ئێستا لە یادیان نەچۆتەوە. هەر بۆ ئەو یادا ئەمڕۆ یادێکی شایستەی بۆ بڕێوە دەچێت لێرە لە مەکتەبی ناوەندی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. من بۆ زانیاری زیاتر ئێستا کاک نازم دڵبان شاعیر و نووسەرم لەگەڵدایە کە ئەو ڕێخەری ئەو مەراسیمە بێ و مەراسیمە بڕێوەبە. کاک نازم ئەگەبێتی ئێرە سوپاس دەکەم. پێم بڵێ ئەمڕۆ ئێوە چیتان بۆ ئەردەلان بەکر کردووە؟ ئایا لە ئاستی ئەردەلان بەکرا بێ ئەو مەراسیمی ئەمڕۆ؟ بەر لە هەموو شتێک درود بۆ ڕۆحی ماڵاوایی هونەرمەندی جوانی کوردستان و هەولێریان ئەردەلان بەکر کە زۆر بەداخەوە لە گەنجێتیدا ماڵئاوایی لێکردین. ئێمە ئەمڕۆ لە ساڵۆنی لاپەڕەنۆ لە مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر مەراسیمێکی شایستەی بۆ دەکەین کە ژمارەیەک لە ڕۆشنبیران و هونەرمەندانی کورد بەشداریمان لەگەڵدا دەکەن و هەر لەو مەراسیمەدا هونەرمەند پایەدار بەرزنجی باسێک یان کورتە بیرەوەریەک لەگەڵ هونەرمەند ئەردەلان بەکر دەژێڕێتەوە. دیارە ئەردەلان بەکر یەک لەو کەسانە بووە یان یەک لەو هونەرمەندانە بووە کە لە سەردەمی هونەرمەندان زیادە سعاد و محەممەد عەزیز هاتنە کۆڕی گۆرانی گوتن و توانیان زۆر بە زوویی بوونی خۆیان بچەسپێنن و بوونی خۆیان دیار بکەن. وەکو فەرمووتان بە چەند گۆرانیەک چونکە مەرگ مەودای نەدا توانی جێ و شوێنی خۆی بکاتەوە لە ناو دڵی گوێگر و بینەرانی کورد. کاک ئەردەلان بێجگەلەوەی کە هونەرمەند بووە، بەڵام لە هەمان کات پیاوێکی کوردپەروەر و پێشمەرگەیەک بووە لەم شاخە و توانیوێتی بەرگری لە خاک و نیشتیمان بکات. لەم دوایانەدا لە هەندەران توانی بووی لەسەر شانۆکانی وڵاتاندا دیسانەوە بوونی خۆی و بوونی گۆرانی کوردی پیشانی خەڵکی بیانی و خەڵکی کورد بدات. هونەرمەند ئەردەلان بەکر دەتوانم بڵێم یەکێکە لەوانەی خۆی خزمەتی خۆی کردووە و هەروەها توانیوێتی لە ماوەی چەند ساتە کاتێکدا چەند گۆرانیەک بەرهەم بهێنێ، هەمووشی زیاتر لە ئاواز و لە ئامادەکردنی خۆی بووە، لە هەمووشیان بەناوبانگتر کە تا ئێستاش لەسەر زاری خەڵک دەوترێتەوە بێزارم و هەروها بۆ کچی گاور و چەند گۆرانیش ترە کە هەمیشە شایستەی ئەوەن لە هەموو کۆڕ و کۆبوونەوە و لە هەموو مەحفەلەکانی هونەری کوردی باسی لێوە بکرێت. ئەمڕۆ فیلمێکی دوکۆمنتاریشی لەسەر حازر کراوە. ئەو فیلمە باس لە چیەکە؟ بڵێ هەر لە ساڵۆنی لاپەڕەنەوە ئەمڕۆ بەم یادەوە کاک ستار محەممەد ئەمین کە کەسێکی دیکۆمنتارە فیلمێکی 16 دەقەیی لەسەر هونەرمەند ئەردەلان بەکر ئامادە کردووە و ئەمڕۆ پیشانی دەدەین کە بریتە لە ڕێڕەوی ژیانی ئەردەلان بەکر و لە ناو ئەم فیلمە دیکۆمنتاریەش چەند کەسایەتێکی هونەری قسە دەکەن و لە پاڵ ئەمانەشدا نامەیەکی هونەرمەند زیادە سعاد لە هەندەرانەوە بە بۆنەی کۆچی دوایی بۆ ئەردەلان بەکر پیشان دەدرێت.
سپاس بۆی لەگەڵمانەبووی دەست خۆش بێ عزیەتە کێشم بەڵێ سەوسن یادەکات سعات 4 بەڕێوە دەچێت ینی یادەکە هێشتا سەرخاڵی ئامادەکارین بۆ یادەکە ئەمڕۆ بە شێوەیەکی شایستە ڕێک بخرێت ئەردەلان بەکرد وەکو پێشترش ئاماژەم بۆ کرد ئەگەر چی لە تەمەنی 42 ساڵی دەکۆچی دوایی کرد لە تەمەنێکی کەم دەکۆچی دوایی کرد بەڵام ینی خەرمانە لە کاری هوەری و گۆرانی جوانی لە دوای خۆی بەجێ هێشتۆ تا ئێستا لە گوێی هەوادارانی و گوێبیستانی دەستگێتەوە ینی تا ئێستا ئەو نەرمەندە لە شاری هەولێرە لە یاد نەکراوە. پامنێرمان سیروان حسین سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە.